تاقمێکی سلێمانی دروست دەکات بە 300-400 ئەڵێ ئەم 300-400 بەم کرێخانوی ئەم مانگە بەشێکم هەتاکو وەعز باشە بێت و مەعاژێت ئەو کاتاتوان بیکڕمەوە. من ماوەی 10-15 ساڵە بێ لەم بازاڕەیەم ئەوەی کەشتە فرۆشێ هەیە لە جیابوونەوە ئەیفرۆشێت تێگی لە برایخۆ هەیە ئەڕوا بۆ ئەوروپا ئەیفرۆشێ تێگی لەمە هەیە لەباری فەقیریە پێی نییە پارەی پێێنێ بە بۆنەی مەعاشوشتەوە ئەمەش نمونەیەکی کێ کەشتە فرۆشێ این وایە حەزی بە گۆڕینێتی سە هەر جیلی و حەزی بەنەوە ئێگە یان این وا هەیە نمونونێکە بۆ بێنمەوەکو بڵێن بەعزە جارێکی نەتە ماڵی وە کابرا شتەکەی هەر تازە هێناوە بڕواکەی هەفتەیە نەیە بۆ هێنایەتی دیزینەکەی بەدڵ نەبووە ئەمە گۆڕێتی ئەمە لە فەقیریانیە تێگەی یان چوە تاغمی قەنەفەی هێناوە بەقیز بە حەڤە وەرەقا ئەمە لای ئێمەی سلێتی بیزە بەدە و تاغمی ئەو بە حەڤ دەگەڵا کڕێتی لای ئێمە زۆرەکەی بەکرێست بڵێن بە حەماڵی بە نەقلەکە و 650 دلارەکەوێت تێگەی ئەو لەبەر خاتری کە ماگانە پاری لێسەنێ ئەچی خۆی کاتە بە ژێرباری قەرزێکی حەڤە دەگەڵایەوە دوای قەنەفەکە دوای 4-5 مانگان دوای 4-5 ساڵەکەی فرۆشێت وە بە 200-300 دینار ئەمە خەتای خۆیەتی تێگەی لە برای خۆ من نایکڕم ئایلەمی نایکرد قەراری حاکم هەت مالەکەکە من نایکرد هەتاتوان یارمەتی کاکە خەفەت و مەراقە لەوانەیە وەری مێشکی وەری ناگرێت دڵی وەری ناگرێت کاکە زران وایە ئەگری ئەرە پاریش بەڵی گەنجی وایە تەدام کوڕەکان گەنجن ماشەڵەخوانێ بڕێمشن بۆ لێناون چاوم بۆ ناکێ خۆم پەشمانم وەدەژنێنانیان بە قورئان گەنجاتۆ تەدام دڵ ناتۆ سەریکەی گەنج هەرچی گەنجێتی بە قورئان پاریشی و دایبین پێ نییە کاکەم پەنابا بوو مشتێکی خراپ بۆ دایبی مناڵەتی کە پێ نەبوو چی بکانی داوای یارمەتیەکە ئەگەر نەیەنێ پەنا بۆشی خراپە بات ئەی کاری نییە حەلی نییە بەخواشی ناماڵیش ئەوە تا لەبەر کاتای بینی ئەگەر عەرەبشی کۆن نەبات لێرە بازار ئێمە سفرە هەمووی کۆنە عەرەبی باتەوە و خەڵکی شار نایە بابە خەڵکی شاری لە سانەوەی ئەوە نەفەقیرە شی ناماڵەکەی ئەفرۆشێ فەرشە فرۆشە سەلاجا فرۆشە تەباغە فرۆشە ناوازێ فرۆشە قاپ بوو قاچاق بەسی ترین شتە 6 قەت بە 1000 دینار کابرا قاپ و قاچاقی دەیفرۆشێ ماڵێکمان لە زەلامێ کڕوتی ئەڕۆم دە ڕۆژی نەبێ هاتەوە تیمارێکی کاملم بۆ پایەکەنەوە عشاکانی خۆماوە مان نەوەڵاتەوە بە تۆ چاوەڕێکە بە شەنگریتە جێگای خۆ اینجا ئەو کاتە بیفرۆشەرەوە تا حەج کەس و بە جۆرێک ئەم عشیانێنێت هی وایە پارەی پێنێ شتەکەی ئەگۆڕێ یانەچە تاغمی قەنەفەی تورکی کڕیوە ئەیا بە 5-6 وەرەقا یە تاغمێکی سلێمانی دروست دەکات بە 300-400 ئەڵێ ئەم 300-400 بەم کرێخانوی ئەم مانگە بەشێکم هەتاکو وەعز باشە بێت و مەعاژێت ئەو کاتاتوان بیکڕمەوە قەنەفەم بار کردووە لە سیارە ئەم نەمزانیوە ئافرەتەکە گەشتۆتە بەرقاپی ماڵەکەی تێتیەوە چی ئۆتمانەوەڵا لە پیاماگرتی تەشکاتان یەکەم دامان گرتوێتەوە پیاوەکەی بە جزیە و فرۆشتێتی ئەنەوە حاڵەتەشی تایە یان هین وا هەیە ئەڵێ تاغمە قەنەفەم هەیە ژنێکە پیاوەکەی ئاگای لێ نییە تاغمە قەنەفەکە ئافرۆشێت یانە پرسێکی پێ کردووە بەڵام کارێکی وان لێ کردووە بە 30 لیان کردووە عیبار بووە بۆ بۆڵە بۆڵیان لەسەر و تاغمە قەنەفە ژن و پیاوەکە تێتی بۆ هەرزان فرۆشت